داکو باوایکی برفرهتر لسروی برهمی باخون هفکاری ما و پرودوسر دوی برهمی دیانجی دوی فیلمی ده احمد عبدالصمد میوان برنامه هاشتاگ تو گلک بخیر هاتی جبوی برنامه هاشتاگ دست پیکیجی بریاکو ام بچ ناو وردکارین وی فیلمی ایرو سال وگرا هفتمینا دامزراننا کردستان 24 توش دست پیکا کردستان 24 تولور آماده بود دامزراندناوی دوی بونه تا چه پیام هایی گلو سرتا سپاس بۆ ئەو دەرفەتە پیرۆزبایی لە جەناب تو تەواوی هاوکاران و بینەرانی کوردستان 24 دەکەم بە بۆنەی هەفتەم ساڵیادی دامەزراندنی کەناڵەکەمان خۆشحاڵم کە لە ساڵیادی هەفتەمی کوردستان 24 میوانی جەنابتانم بە ئاشناکردنتان بە یەکێکی دیکە لە بەرهەمەکانی کوردستان 24 کە لە ئایندەیەکی نزیکتا دەکەوتە بواری ئەوەی کە بینەر بیبینە لە هەری وەک بەریان ها لە پاکێجێژی مەدید کاک ئەحمەد زاویتەیی گوت کۆمەژووە کوردستانی یان ئا کووردا بەگشتی پڕن بە چیرۆکێ تراژیدی و خەمناک مدوێ وێ پرسێ بکەم گەلە و ژناوە بەدەهان چیرۆکێن ڕاستەقینەیە کۆڕوبەڕووی گەلێ کوردستانی بووە چاو و ئەف چیرۆک بە تایبەتی هەڵبژارد بەڵێ ستۆری چیرۆکەکە دەمەوێت سەرەتا سەرنج ڕاکێشم لە بۆ چیرۆکی فیلمەکە باز دەچی دەکات چیرۆکی فیلمەکە باز لە کارەساتی گوندی دەکان دەکە کە لە ساڵی 1969 لە سەردەمی شۆڕشی مەزنی ئەیلولی هەرێمی کوردستان یاخود کوردستان ئەو کات پێشمەرگەی کوردستان ئەو کات لە شەڕێکی سەختدا بوون لەگەڵ ڕژێمی پێشووی بەعەزدا گوندی دەکان 76 ژن و منداڵ بە درەنگەترین شێوە تاوانیان بەرامبەر دەکرێت و شەهید دەکرێت لە مێژووی کوردستان کۆمەڵک چیرۆک هەن کە سەرنجڕاکێشن بەڵام جیاوازی ئەو چیرۆکە ئەوەیە کە پرسی جینۆسایدی چیرۆکەکەیە کە کۆمەڵێک ژن و منداڵ بێتاوان شەهید دەکرێن لەلایەن ڕژێمی بەعەسی پێشووی گەلک باشە ئەو ستافی کۆدگەلوە کارکردیە کاکشەهۆژی گوت زیاتر ستافی کوردستان 24 لێ ئەگەر ئەم بەحسا ئەکتەرا بکەن دەرهێنەرکیە گەلو بەڵێ دەرهێنەری فیلمەکە بە کاک حەسەن عەلیە کە دەرهێنەرێکی بەتوانای ئەزمموی 30 ساڵ کارکردنی هەیە لە بواری سینەمادا و هەروەها ئەکتەرەکانیش کەسانی ئەکادیمی ئەکتەرن لە دووهۆک هەڵمامژاردن بە هۆکاری ئەوەی کە فۆنتی یاخود شێوەزاری فیلمەکە بادینیە دەبێ ئەو ئەکتەرانە لەو سونەرێ هەڵبژێرین باشە کاری کوردستان 24 هەلبەت پرۆداکشنا تیڤە لێ چاو بوو ئە بیرۆکەش بۆوە هات کۆمون فیلمێکی سینەمایی درێژ چێکن بەڵێ سەرنجڕاکێشی چیرۆکەکە بوو کە وای کرد ئێمە دەست ببین بۆ ئەو تەوەرە یاخود بۆ ئەو ستایلی کارکردنە فیلمێکی سینەمایی بەرهەم بێنین فیلمە سینەمایەکەش ماوە درێژە واتە فیلمێکی فیکشنی سینەمایی تەواو سینەماییە باشە ئەو تەکنیکا کۆدناوە فیلم داهاتیە بکارانین تا چ ڕادەی یان تا چ قوناغێکی تەکنیکەکە باشە بە تایبەتی کۆ چیرۆک بەدگەر ساڵی 60 جلوبەرگ و چاوە هەلبژارتن هەموو تەکنیک و وێنەژی لە کور هاتن گرتن بەڵێ بە هۆکاری ئەوەی کە چیرۆکەکە لە ساڵی 1969 ڕوویدایە هەرکەچی زۆر کەوتۆتە سەر پرۆداکشنی فیلمەکە لە ڕووی ئەوەی کە دابینکردنی هەموو ئەو کەلوپەل و پێویستیانەی کە پێویستن لە فیلمەکە دەبێت ئەو سەردەمە بن نابی لەو سەردەمە نوێتر بن هۆکاری ئەوەی کە لە ڕووی ڕاگوارەوە کێشەمان بۆ دروست نەبی لە ڕووی ئەوەی کە ئەو کەلوپەل و ماتریالی بەکاردێ لە فیلمەکە چ لە دیکۆڕە چ لە جلوبەرگە چ لە کەلوپەلی سەربازیە دەبی هەمویان هاوشێوەی ئەو سەردەمە بن و ئێمە لە قۆناغی پریپرۆداکشندا نزیکەی سێ سەرقاڵی ئامادەکاری بوون بۆ ئەوی بتوانین بە باشترین شێواز لە ڕووی ڕاگواروی کێشەیەکمان نەبێ ئامادەکاریەکی زۆر تەواو بکەین لەو ماوەی کە ئامادەکاریمان کردیە دەستکەوتی زۆر باشمان دەستکەوت دوای بڕیارێکی تۆکمە دوای ئامادەکاریەکی زۆر باش بڕیارماندا بینە قۆناغی پرۆداکشن کە ئێستا ئێمە لە قۆناغی پرۆداکشن داین فیلمەکە لە ناوەڕاستی پرۆداکشنە لە چەند هەفتەی داهاتوودا پرۆداکشن تەواو دەبێت دەگەینە پۆست پرۆداکشن کە ئەویشکاری مۆنتاژ و یاخود کەلەر کۆلێکشن و گرافیک و ساوند ئیفێکتدا گەلک باشە کەنگی فیلم بەلاو دەبێ دەستنیشانکردنی کاتی بڵاوبوونەوەی فیلم لە ئێستادا ڕەنگە تۆزێک قورس بێت بە هۆکاری ئەوەی کە هەندێک جار دواکەوتن لە پلانەکان دەبێت بەڵام ئەوەی کە ئێمە ئامانزمانە لە ماوەی داهاتوو لە دوای قۆناغی پۆست پرۆداکشن تۆزێک کاتی پێویستە بە هۆکاری ئەوەی کار لەگەڵ گرافیک دەکەین کار لەگەڵ بابەتی سەوت و سوورە و مۆنتاژی دەکەین تۆزە کاتی پێویستە بەڵام بەدڵنیاوی لە ئەندێکی نزیکدا بڵام گەلۆ بڤێ فیلمی هون ناخوازن بەشداری فستیڤالên جیهانیژی ببن داکۆم vê pirsê yan vê çîrokê vê babetê bigihînin hemû cîhanê û ji bilî wê jî hûn naxwazin wergêranê jêr bikin li xwarê nivîsîn bi zimanekî biyanî erebî biyan îngilîzî
یەکێک لە ئامانجەکانمان کە سەرقاڵی بەرهەمێنانی ئەو پرۆژەی ناخود ئەو فیلمین ئامانجیمە ئەوەیە فیلمەکە بگاتە ساڵەی فیستیڤالە جیهانیەکان یاخود ساڵۆنە جیهانیەکان کە فیلمەکە تێدا عرض بکرێت بۆ ئامانجەش کارمان کردووە بۆ هۆکارەیە کە دەبینین تەواوی کارەکانمان زۆر بە وردی و بە دقیقی کردێ بۆی بتوانین لە کاتێکدا کە چین بۆ ناو فیستیڤالە جیهانیەکان بۆ چێبڕکە جیهانیەکان بتوانین لایەنیکەم ئەنجامێکی باش بەدەست بێنین. گەلەک سپاس پرۆدیوسەری فیلمێدەکان کاک ئەحمەد عەبدولسەمەد و میوانێمە بۆ سپاس بۆ تەبلیغ بووناتە. سپاس بۆ دەرفەتە.